سێکەوە نەمامەکان بەریان پێوەیە نەمامی 2 ساڵەیە بەڵام ئەوان ساڵی پار ڕێنداوە بەریشیدا بە ناوی خوای گەورە من ناوم مامۆستا زریان جەوهەرە خەڵکی قەمتەرانم لەگەڵ ئەوەیدا لە ناو باخەکەی خۆمدا سەرڕای ئەوەی نزیکەی 6 دۆرم باخم هەیە لەگەڵیشدا نەمامگەیەکم کردووە لەو نەمامگەیەدا لەگەڵ ئەوەی ئێمە دەتوانین نەمامەکان بۆ جوتیاران و بۆ کەسانی کەوا دەیانەوێت باخ بچێنن نەمامی باشیان بۆ دابینکەین و هەموو نەمامەکان لە ڕووی جۆریەوە بە شەرت و بە زەمانت چکە گرنگی لە نەمامدا گرنگە جاری وە هەیە کەسێک 3 ساڵ 4 ساڵ نەمامی خزمەت دەکات لە ئاخیرەکەی داوا دەرناچێت کە بۆی چاندووە لەو ماوەیەدا هەم لە ئەرزەکەی زەرەر دەکات هەم لەو پارەی کە پێیداوە هەم لەو چەند ساڵە ڕەنجی بە فیڕۆ دەچێت بەڵام نەمامەکانی من سوپاس بۆخوا گرنتینە و بۆ ماوەی 6 ساڵیشی نەمامگە دەکەم تا ئێستا یەک تاکە نەفەر گلەیی لە نەمامی من نەبوو و هەموو نەمامەکان بە گرنتی و بە زەمان دەدەم نەمامەکانی نەمامگەی من بریتین لە 9 جۆر هەنار 7 جۆر هەنجیر 8 جۆر ترێ و هەروەها 3 جۆری تو جگە لە زەیتونی دەنگ گەورە وڵەباخی قەزەمی ڕەنگاوڕەنگ چەندان جۆری دیکەی نەمام هەیە ئەو نەمامانە نەمامگەکان لێرە بەداخەوە حکومەت وەکو پێویست هاوکاریمان ناکات و هەروە ئەو نەمامانی کە هەنە ساڵانە حکومەت دەچێت لە دەرەوە کۆمەڵێک نەمام دێنێت بە نەمامگەکانی دەفرۆشێتەوە تا سابیری لەوە نەکردوێتەوە نەبەری نەمامی هەناریان ئەو جۆرە دارانی کە لێرە زۆرن وەکو هەنار وەکو تو ڕەوانی دەرەوەیان کە بازاڕیان بۆ پەیدا بکە بازاڕەکە لە ناو خۆیە بۆیە دەبینین بەرهەمەکانی جوتیاران کە زۆر دەبێت لە ناو خۆدا پارەی ناکات چکە شوێنێک نییە لی ساغ بکرێتەوە حکومەت بازاری دەرەوەی بۆ فەراهەم ناکات بە پێچەوانەوە دەچێت شتانی کە لێرەدا ڕەوازیان نییە لە دەرەوە دەیهێنێت چکە لەو نێوەندەدا ئەو لە گومرگەکەی پارە وەردەگرێت بۆیە پێویستە دەسەڵات بیدۆ بکاتەوە کەوا بازار لە دەرەوە بۆ نەمامگەکان دابین بکات و هەروەها هاوکاریشان بکات لە ڕووی دابینکردنی کیس و خۆڵ و هەروەها ئەو پرۆتیناتانەی کەوا دەبێتەوە بەهێزکردنی ڕێگی نەمامەکان ئەو نەمامانەی ئێستا ئێمە هەمان ئەوە نەمامی ساڵەخانینە سەرکە باڵاکەی زیاتر لە مەترونیوەکە ئێمە ئەنواع کاسی نەمامانێ هەناری ساڵەخانیشێکە لەو جۆرەکانی هەناری هەڵەبجا کابەرێکی زۆر دەدات و ساڵانە و بۆ زۆر شت بەکاردێت توانین بۆ شەربەت بەکاری بێنی وەکو خواردن بەکاردێت بۆ سرکە بەکاردێت هەروەها بۆ زۆر شتیشکە توێکڵەکەشی بۆ وەکو خۆراک بۆ ئاژەڵ بەکار دێنرێت یشێکە لەو دارانی کەوا بەرێکی زۆر دەدێت و باشترین جۆری هەناری هەڵەبجەی هەناری ساڵەخانیە ئەو خاکانەی کەوا بۆ دەشتی بیتوێن وەکو بانوەکەی باشترین جۆر هەناری ساڵەخانیە بەڵام بۆ خاشی ڕەن واتە خاشی تێکەڵ هەناری شیرین زۆر باشە بۆ ئەو دەشتێک کە بیتوێن کە ئێستاکانی ئێمە تێدان نەمامەکەی من لە نزیک گوندی کانیمارانە دەکەوێتە سەر جوتسایدی سلێمانی ڕانیە نزیک سەیتەرەی قەمتەران لە نەمامگەکەی من 9 جۆر نەمام هەیە 9 جۆر نەمامی هەنار کە بریتین لە هەناری شیرنی بێدنک هەناری مێخۆشی بێدنک هەناری سووری توێکڵ سوور هەناری سووری توێکڵ سەوز وارە هەناری ساڵەخانی هەناری وەندەرفوڵی ئەمریکی هەناری شیرنی یەمەنی ئەو کۆمەڵە هەنارانم هەیە نەمامەکانی من بە گرنتی و بە زەمان سەرکە ئێستا لە ئێستادا کەەوە بەری یەکەم ساڵێتی سەرکە نەمامی یەکەم ساڵەوە سا بەریداوە ئەوە نەمامی یەکەم ساڵەوە سا دەبینین دێستا بەریداوە کە جۆرەکە لە هەناری ساڵەخانی وە هەناری هەڵەبجەیە هەناری ساڵەخانی لە دووەم ساڵ دەست بەبەر دەکات بەڵام هەتا 5 ساڵ بە تەواوەتی و باقی هەنارەکانی کەش تا 5 ساڵی ناکن بە نەمامی تاو داری تاو و بتوانێتەوە وبەرهێنانی لەسەر بکرێت لە نەمامگەکە زیاتر لە 7 جۆر مێو هەیە بە ئەنواع قیاس هەمانە 20 سانتیمە هەمانە مەترێکە هەمانە زیاتر لە 3 مەترە ئێستا سیرکەوە جۆرێکە لە میوەکان کە پێوتێت ترێی زەیتونی سەرکە باڵاکەی زیاتر لە 4 مەترە باڵایشی درێژی هەیە جگەلەوە ئێمە ترێی ڕەشی سعودیمان هەیە و هەروەها ترێی سپیمان هەیە ترێی بەهارەمان هەیە ترێی ڕێت گڵۆپمان هەیە ترێی ڕەشمیریمان هەیە زیاتر لە 7 جۆر ترێمان هەیە کە نەمامەکانی بە ئەنواع قیاس بەردەسن هەتا لە 9 مەترەوە هەمانە باڵایان هەتا 4 مەتر درێژە سەرڕای ئەوەیمە گوڵەباخی ڕەنگاوڕەنگمان هەیە گەر سیرکەوە گوڵەباخی قەزەمی پێدەوترێ
هەر چوار وەرزی ساڵ ئەو گوڵەباخانە گوڵی پێوەیە گوڵەباخی قەزە من شتێکی جوان بۆ عادیقەکان بەکار دێنێت سەر ڕای ئەوان هەناری مێخۆشی بێدنکە ئەویان هەناری مێخۆشی بێدنکە هیچ دنکێکی نییە تەنها ئاوە و ڕیشاڵێکی لاوازی ناوداگەرنا هیچ دنکێکی تێدا نییە و ناوکەکەی تەنها ئاوە لەگەڵ ئەوەش دایمە ئەویان ترێ ڕێت گڵۆپە ئەو جۆرەیان پێی دەوترێت ترێ ڕێت گڵۆپ ترێکی جوانە واتە کۆتایی ساڵیش دەمێنێتەوە تا کۆتایی پاییز ترێ ڕێت گڵۆپ ترێکە بەشی شێوەی وەک چۆن دڵی گڵۆپی هەیە واتە بەشی خوارەوەسپی و سەرەکەی تۆزێک سوور دەبێت ئەوان تودرشی بێدرشی ئەمریکیە کە ئەوش بە نوێ قیاسات بەردەستە لە عەدیقەکاندا دەچێندێت و لە ناو باخەکانیشدا دەچێندێت و دەتوانێت بە بەرهێنانی شتێدا بکرێت و تێداوە بازار بخرێت ئەو جۆرەیان پێی دەوتێت توی کەنەدی کە بەرێکی زۆر دەدا توی کەنەدی و باڵاشی زۆر بەرز نابێ بە بەراورد بە تۆکانی کە بەرێکی زۆر دەدا دەتوانێت هەم بەکو خواردن هەم بە بازارکردن هەم دۆشاوی لێ دروستکە بۆ زۆر شت مەبەست بەکاردێ دەتوانێت وەکو جوانکاریش بەکار بێنێت توی کەنەدی تویەکی سەرەتا سوورە دوایی ڕەش دەبێت تامێکی خۆشی هەیە و خەڵی زۆر حەزی لێتێ نەمامگەکەی منەوەی جای دەکاتەوە لە نەمامگەکانی دیکە دوو شتە یەکەم گرنتیە لە نەمامەکەیدا دووەم هەرزانی لە نرخدا تەمەنیمە نامانەوێت نەمامێک بدەینە خەڵکی دەمانەوێت پێی نەکرێت دەمانەوێت هاوکاری ئەو کەسانم بکەیتەوە تازە باغدا دەنێن دەستیان بگرین پەریان پێ بدەین بۆ ئەوەی بتوانین کەرتی کشت و کاڵ ڕەنێو هات لە ناوخۆدا پەرە پێ بدەین جگەلەوەی ئەو وەکو داهاتێک بۆ منە توانیمە وەکو چۆت لێ هەلی کاریش بە شێوەشی ئەگەر زۆریش نەبێ بە شێوەشی کەم بۆ هەندێک خەڵک بڕخسێنم کە تێیدا چەند کرێکارێک دێن لێ ڕۆژانە ئیش دەکەن و دەتوانین سوود بۆیان بگەێنین ئەوانە وەکو هەلی کاریش دەتوانین سوودیان ببینێ هەموو ئەو نەمامانێکی لە نەمامگەکە داهەنا هەمویان لە باخەکەی خۆم داهەنا هەمویان بەرهەمی دەستی خۆرم هیچم لە هیچ شوێنێکیکەوە نەهێناوە لە باخەکەی خۆمدا کە نزیکەی 6 دۆلمە ساڵانە ڕەنێوهات تێدا دەکەم هەموو نەمامەکان لە نەمامگەی باخ خۆرم و هەر شتێکیش بۆ خۆم نەیچێنم ناشدەمە خەڵکی سەرەتا بەڵێ ئەوەی کە بۆ خۆم نەمچاندوێ نەمداوەتە هیچ کەسێکی هەموو ئەو نەمامانێک کە لێرن بە هەمان شوێ ئەو نەمامانەشەکەوە دەیانفرۆشین چکە نامەوێت نەمامێک بدەمە کەسێک چەند ساڵ لە خزمەتی بکات و دواییش وا دەرنەچێت ئەمە سێ جۆر تومانەیە تو دڕکمانەیە توی کەنەدیمانەیە ئەو توایە کە توی دیکەشمان هەیە باشترین توی کەنەدی بۆ ئێرە زۆر باشە توی قەسپە باشە توەکانی کەش باشن وڵا توی هندیش باشە و توی تۆزێک درێژە ئەو ژێکێکە لە توەکان کە دەتوانرێت سوودی لێ ببینجێت ئێمە وەکو باسمان کرد نزیکەی 7 جۆر هەنجیرمان هەیە هەنجیری ئیتاڵیمان هەیە هەنجیری باینجاریمان هەیە هەنجیری سەوزمان هەیە هەنجیری زەردی تورکیمان هەیە هەنجیری میرانەمان هەیە هەنجیری ڕەشی تورکیمان هەیە کۆمەڵێک جۆریان هەیە ئێستا ئەوە نەمامی یەک ساڵەیە سیرکە ئەوە ئێستا بەری پێوەیە ئەوەی شەکە لە هەنجیری ڕەشەکان هەنجیری ڕەشی تورکیە لێ سادا بەری پێوەیە هەنجیری یەحیابەگی یاخود هەنجیری سەوزمان هەیە ئەوە لە جۆرەکانی هەنجیری سەوز ئەوان هەنجیری زەردی تورکیا ئەوان هەنجیری ڕەشا کۆمەڵێک نەمامی هەنجیری دیکەمان هەیە ئەوان هەناری سووری توێکڵ سوورە هەناری سووریە و توێکڵەکەی سوورە باشە لەگەڵەوەش هەناری سووری توێکڵ سەوزیشمان هەیە ئەوان زەیتونی دەنگ گەورەیە هیچکە لە باشترین جۆرەکانی زەیتون هەم دەنکەکەی وەکو خواردن بەکاردێ هەم دەتوانێت بۆ ڕۆنیش بەکاری بێن ڕێژەیەکی باش لە ڕۆنی زەیتی زەیتونی تێدا بەگشتی ئەوە نەمامەکان کۆمەڵێک نەمامی دیکەشمان هەیە لە نەمامگەکە ئێستا و جۆرەکە لە هەنارەکان کاناری ساڵەخانی پێ دەڵێن ئێمە لێرە ڕێنێواتمان تێدا کەوە لەو باخەدا چاندومانە لەو هەنارە کە ساڵانە ئێمە دەیچێن باشترین نەمامە بۆ خاکی بانوو واتە دەشتی بیتوێن و خاکی کەوا ڕەن نییە جگەلەوە ئێمە کە ساڵانە هەنار دەچێنێت پێویستە ئینسان لە دووشتی نەمامدا وریابێ یەکەم لە هەڵپاچینەکەی چکە نەمام کە هەڵپاچینەکە وەکو تەندروست نەبوو بەرەکەشی وەکو پێویست نابێت جگەلەوە لە چاندنەکەیدا پێویستە قیاسی چاندنەکەی دیار بێکەوە چەند بە چەندە هەنار
سێونی بە سێونی و کەمتر نابێت لە یەکتر ئەگەر نزیکتری بچەندرێت دەبێت دوای تەمەنێکی زۆر دوایی دەبێت هەنارەکە ببردرێت بۆ لە کاتی ئاوداشتندا پێویستە وریای ئەوە بین لە ساڵی یەکەمدا ئاوەکە لە هەنارەکە نزیک بێت لە نەمامەکە واتە دواتر وردە دوور بکەوێتەوە هەتا ئەو کاتی دەتوانێت لە ناوەڕاستی خەتەکاندا ئاوەکەی پێدا بڕوات و کێشەی نابێت ئەگەر هات و ئاو لە کاتی ناشیدا بەر قەدی دارەکە کەوت ئەو ڕۆکە تووشی فتریات دەبێت و دەبێتە هۆی نەخۆشی و لە ناو چوونی